ونی مولوی پیغمبری گوره مانوا دردی خالی بیا همون سالک ارکی خواهمانه پاداشی بینه ولی مولو کاری خواهمانه سالان تر ولی اشتر لما بود زیادری جو ماشاءالله فرمون بالا بالا اشتی زیادر بو آیو لگلابو هم سال تر باشه نیالین کم کوری بیو دیار بخمنه به حیوانات سر برینو طول مزگوت آیان بخشانوا امضا او معلشی دولمند بایان کرد بدن و چستو لمزگوت آیان کرد و بشی فقیر و آزاری آن نرد و تی پیاویش بو با خوی لمزگوت کنانی خواد همو گشتی و همو سلمانای جهان بگیرد و بتایبەتی کوردستان ببێ بە خۆشی و ئیتر ئەم خەڵکە زۆر بێتاقەت و هیلاکە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕەحمەتە بۆ هەموو عالەم کە خوای گەورە نردوێتی بۆ سەر ئێمە بەسەرپەرشتی جەنابی کاک شێخ سالاری حەفید لە ئەوەڵی مانگی مەولودا ئەو جەنابی هەڵەسێ بە مانگی مەولود بە خوێندنەوەی مەولود و بە نان تەوزیعکردن بۆ فەقیر و فوقەرا بەلانەی کەمەوە نانی 6,000 بۆ 7,000 نەفەری دروست کرد لە بڵێن یەکەم ڕۆژی مانگی مەولودا بەڵام ئەمڕۆ 12 ڕەبیع الأول 12 ڕۆژ بەسەر مانگا تێپەڕ بوو ئەمە دووهەم جارە کە مزگەوتی گەورە ئەمڕۆ هەڵەسێت لەبەر یاد و پیرۆزی لە دایکبوونی حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم بۆ مسلمانان ناساز کرا و خواردن و شیرینی تەوزیع ئەکرێت ڕۆژبایی لەم یادا بەناوی خۆمەوە لەگەلی کوردی مسلمانەکەم و بەناوی هەموو خۆمەوە لە مسلمانانی جیهانەکەم ئینشاءالله ئەم یادە بێتە مایەی خێر و خۆشی بۆ وڵاتمان چونکە کاتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتە دنیاوە هەموو تاریکایەکانی ڕوونا کردەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتی هاتە ناو دنیا ئاوی ساوە بە ئەرزا ڕۆچوو وەک مامۆستای مدەرریس لە شیعرێکا فەرمێ ئاوی ساوە بە ئەرزا ڕۆچوو یعنی ڕۆ ئەچن ئەعدای تۆ هیوادارم خەڵکی پەیڕەوی ئەم دینە باشە بکەن کە بۆ ئێمە هاتووە و پەیڕەوی ئەم قورئانە بکەن و یادی مەولوی پێغەمبەر بکەنەوە